خود بە چ شاخێکە ئاڵا دڵی من نووسەران و شاعران بۆ نەوەکانی میلەتەکەیان کوانوویەکەن جۆشی هەستی پاکیان نەخرۆشن و دەبنە هەوێنی لەدایکبوونی داهێنان و ئارامی هەرە و قەڵەم بەدەستانە ئەبنە چرا و شەوە زەنگی پڕتاریک و نوتەکی ژیان ڕۆشنەکەنەوە پێی بە هەموو ئازارەکانی مەملەکەتەکەیانە بن ئەوانەژین تا پێمان بڵێن ئەمەیە ڕاستی ژیان یەکێک لەو قەڵەم بەدەستانەی کە خاوەن هەستێکی پاکی دینی و نیشتیمانیە بە شیعرەکانی دەرگای ڕۆحمانەکاتەوە و ئاشنامان دەکات بە هەموو جوانیەکانی ژیان ئەویش شاعری سۆفی تەبیعەت مەلا مەحموودی بێخودا مامۆستا بێخود خۆی ناوی مەلا مەحموودە بەڵام لەقەبی شێعری بێخودە کوڕی موفتی حاجی مەلا ئەمین کوڕی موفتی گەورە حاجی مەلا ئەحمەی چاومار کە ناوبانگی بە پیرحەسەنی دەرکردووە ئەویش کوڕی مەلا مەحموودی دێلێژەییە پیرحەسەنی کوڕی مەلا ئەحمەی دێلێژەیی کە لە ساڵی 1206 هیجرە کۆچی دوایی کردووە ئەمیش کوڕی مەلا محەممەدی دێلێژەییە کە مەشهور بۆ بە مەلای گەورە و لە دێلێژە وەفاتی کردووە ئەم زاتە خوێندنگایەکی گەورەی بووە لە دێلێژە و هاوچەرخی شێخ ڕەزای دێلێژە بووە و زۆر لە عولەما و زۆر لە پیاوە ماقولان زۆر لە خەڵقی ئەهلی عیلم مەلاکان بە تایبەتی لەوێ خوێندویانە و لەوێژی ئیجازەیان وەرگرتووە گەڕێنەوە سەر مەلای چاومار مەلای چاومار عالمێکی گەورە بووە یعنی مەلای چاومار زانایەکی زۆر گەورە بۆ لە سلێمانی و زۆربەی مەلا گەورەکانی سلێمانی لای ئەو دەرسیان کردنەوە کە پێ ئەچێ مەولەویش ماوەیە فەقێ بوو بێ دەرسی لای ئەو خوێند بێت مەلا مەحموود کوڕی موفتی حاجی مەلا ئەمینە کوڕی موفتی گەورە حاجی مەلا ئەحمەدی چاومارە کوڕی مەلا مەحموودی دێلێژەیە نازناوی شعری بێخودە لە ساڵی 1970 لە شاری سلەیمانی لە بنەماڵەیەکی خوێندەواری کوردستان لەدایک بووە بێخود لە بنەماڵەیەکی ئاینی و زانست پەروەر گەورە بووە لە لای باوکی و زانەکانی سلەیمانی خوێندنی تەواو کردووە کاتێک مەلا محەممەدی باوکی کۆچی دوایی دەکات لە ساڵی 1315 کۆچی لەگەڵ برا گەورەکەی مەلا عەبدولعەزیزی موفتی بەرەو قوتابخانەی بیارە ڕۆن و چەند ساڵێک لە لای شێخانی بیارە خوێندنی ئاینیە خوێن و دوجار ڕووەکەنە مەلا عەبدوڕەحمانی پێنجێنی و دواتر مەلا عەبدولعەزیزی برایی دەبێتە موفتی شاری سلێمانی و بێخودیش بەکاری چاودێری بنەماڵەی موفتیەوە خەریک بووە بێخود مەلا بوو هەرچەنگە لە کۆنا مەلایەتی نەکردووە پاش کۆچی دوایی موفتی مەلا عەزیز لە سەر مزگەوتەکەدایەنا زیاتر ئیمام بوو پێشتر وەک گەڕیدەیەک ڕەفی حلمی لە بەر یەکەمی شێعر و دەبیاتی کوردیا ناوێنێ شاعری لاهوتی کورد شاعری لاهوتی کورد یعنی شاعری فەلسەفە و بیری خەیاڵی کورد خۆشی زیاتر چونکە ژنی نەهێنا تەنیا بوو بە گەڕانەوە خەریک بوو ئەوە چەند نامەیەکم لە بەردەسایە دوایی ڕەنگە ئێستا کە بۆی گەڕام دۆزیمەوە باسی ئەوە کاڵێ ئەوەنگە مانگ چوومە عەبابەی لێ لای شێعرکەریم ئەوەنگە هین لای مەلا ڕەسووڵی هەڵەبجە بووم ئەوەنگە لە لای فڵان مەلا بووم بۆ خۆی ئەڕۆیشت و ئەگەڕایەوە سلەیمانی لە ماڵەکەی خۆیانە کە ماڵێکی زۆر گەورە بوو ئەو کات من تەمەنم تقریبەن 8 ساڵان بوو ماڵی بێخود بەرامبەر ماڵی پورم ماڵی حاجی مەلا عینایەت لە سەرگۆل لەوێ بوو یەکەمین کەس کە فێری شەترنجی کردوین من و ئەحمەی پورم ئەحمەی حاجی مەلا عینایەت مامۆستا بێخود بووە
دوای ئەوەی کە فێری کردین ئیتر وردە وردە بووین بە یعنیوە بووین بە هوات لەسەر شەترنج لە کۆتاییە یعنی زۆر مستەوامان پێشکەوە بەڵام دوایی ئیتر ئێهمالمان کرد. ئەوە جاری یەکەم. جاری دوام ماڵی ئێمە لە ساوونکەران بوو. بەڕەحمەت بێ باوکم داوەتی شێع عوسمانی شێع عەلادینی بیارەی کرد، خۆی و مەجموعەیەک خەڵق بوون کە هاتن کە ئەوان هاتن بۆ لامان بۆ داوەت و ئەمانە. دوو کەس هاتن بۆ ماڵمان، هەردووکیان مێزەری سپی و نورانی و زۆر جوان بوون، زۆر دڵمان پێیان خۆش بوو. یەکێکیان مامۆستا بێخود بوو، ئەوی تریشیان مامۆستا ئەسعەد مەحوی بوو بەڕەحمەت بێ. ئەم دوانە ماوەیەکی زۆر دانیشتن لە خزمەتی شێع عوسمان و ئەوانە قسە کرا و یعنی مەجلیسێ بوو لە مەجلیسە ئاینی و ئەدەبیەکان. هەرچەند بێخود ماوەی نەبووە هەموو زانستەکان تەواو بکات، بەڵام لەگەڵ ئەمەشدا لە ناو بێژەوان و زانایانی سلەیمانیدا لە کاروباری ڕۆشنبیریدا جێگەی شیاوی خۆی هەبووە. لە ساڵی 1900 کراوە بە حاکمی هەڵەبجە. لەگەڵ مامۆستایانی نەمر ڕەفیق حلمی و زێوەردا مامۆستایی کردووە بێ ئەوەی بەرامبەر هیچ مانگانەیەک وەربگرێ. پێش کۆچی دوایی موفتی کاکی چەند ساڵێکی لە هەڵەبجە بەسەر بردووە، پاشان گەڕاوەتەوە سلەیمانی تا ڕۆژی مردنی موفتی بووە لە شاری سلەیمانی. بەدەشتی پڕجنونی ئاخەوە مەجنونی شەیداخۆم، بە شاخی بێستونی داخەوە فەرهادی ڕسواخۆم، لە بازاری دڵا سوتا هەموو سەرمایەی خۆشین، لە یانەی دەست و پێبەسراویە بێسوود و سەوداخۆم، لە حەوخانی تەلیسمی سەخلەتی و زیندانی ماتەمدا گەهێ کاووسی بێتاوان و گاهێ بیژەناساخۆم. منم هەردوو دەسم لێبوو نەتیغی تیژی سەرهەنگەن، بەدەست ئەسکەندەری گەردوونەوە بێچارە داراخۆم، لە بەربای پێچەوانەی غەم لە هیچ لا ناگرم ئۆقرە، لە ئەردی وشکی دووری جاویدانە مەوجی دەریاخۆم، لە ساحەی پڕ لە تۆز و جێژەڵۆکەی دڵشکستیدا بەدەمبای ئاهەوە هاوشانی درک و داڵی ساراخۆم. مەلا مەحموودی بێخود زانایەکی هەڵکەوتوو بووە، بەڵام پلەی شاعیرەتەکەی بەناوبانگترە لە زانایەتەکەی. زانایەتەکەی بێخود لە شاعیرەتەکەی ئەوە دەرکەوتووە و بەرجەستە بووە. خاوەنی سیر و سلوک بووە، لەسەر طریقەتی نەقشبەندی ژیاوە، بیرکردنەوە و ئاسۆکانی هزری بێخود پەیوەستە بە دنیای معریفی و جیهانی معریفی نەقشبەندیەکانەوە، نەقشبەندیەکە لە تاریخی تەسەوفی ئیسلامیە بە طریقەی عولەما و زانایان ناوزەت کراوە. ئەم بۆ خۆی وەکو هەڵکەوتوویی و وەکو بلیمەتی بەشێک لەو بەرهەمانەی بەشێک لە گرنگی بەرهەمەکانی ئەگەڕێتەوە بۆ ذاتی خۆی، بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەو پەروەردە و بۆ ئەو ژینگە پەروەردەی و عیلمیی کە تێیدا گەورە بوو. لە بنەماڵەیەکی عیلمی، بنەماڵەی موفتی چاومار کە زانایەکی هەڵکەوتوو، زانایەکی دیار بووە لە سەردەمی خۆیان لە مەڵبەندی سلێمانی و منتەقەی بابانە کراوە بە موفتی، حکمی بۆ دەرچووە. مەلا مەحموودی بێخود لەو بنەماڵەیە چاوی بە دنیاڵێناوە. گەر هودهودەکەی بادی سەبا بێ لە سەباتان، گەر تەختی سولەیمانیە ئەی خاتە هەواتان، دوێنێ نەفەسم بوو بە عەتارخانەی چینی، هێنای کە سەبا نامەی موشکینی وەفاتان،
لەم گوڵشە نەگەر حاڵی دڵ و ڕۆحەمە پرسن ئەی مرغی زمانم شەو ڕۆژ نەغمە سوراتان دڵڕۆیی و بیستومە ئەڵێن وا لە مەدینە ڕۆح ماوە کە بیکەم بە فیداتان بە فیداتان چاوم کە لە لام گۆزەیە ئەشکم بە مەسەل ئاو خۆشم کە لە لای ئێوەم ئەوە بووم بە سەقاتان سەد شکری خوددا چاکەوە بوو خەستەکەی ئێمەش ئەی دافعی تێفوسی دەروون تۆزێ دوعاتان بێخود کە هەتیوی دەری ئەولادی ڕەسوولە نازدارە فرامۆشی مەکەن تووبی خوداتان لە بواری شعری شیوەنە زۆر سەرکەوتوو بووە ئەمەش پەیوەندی بەلایەنی عاتیفی و سۆز و خۆشەویستی و هەڵچوون و ئەو هەستە پاکە ڕۆمانسی کە هەی بووە بەرامبەر بە ئینسانەکان و پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەهێزیشی هەبووە ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزی نەبووە ئەو هەموو خەڵقەی نەئەناسی و بەو شێوەیە شیوەنی بۆ ئەو هەموو خەڵقە ناکرد ئەوە بەڵگەی پەیوەندی کۆمەڵایەتەکەیەتی و بەڵگەی ئەو گیانە پاکە بێگردەی بووە کە زیاتر بڵێن حەزی کردووە ئینسانەکان بە باڵا ببڕێ بە تایبەتی ئەو کەسانی کە شوێنی بۆ کردوون خەڵکی ئاسایی نەبوون زیاتر خەڵکە ناساوەکان بوون خەڵکە مێژوویەکان بوون خەڵکە زانستخوازەکان بوون یعنی ئەو خەڵکانە بوون مەسا بۆ نمونە شیوەنی بۆ حەبسەخانی نەقیب کردووە شیوەنی بۆ شێخ مەحموود کردووە بۆ ئەمین زەکی بەک کردووە بۆ شێخ عومەری قەراقی کردووە بۆ شێخ عومەر ئیبن القەرەداغی کە مامۆستای مەلا عەبدولکەریمی مدەریس بۆ و مەلا بۆ لە مزگەوتی خانەقا ئەمە یەکێوە لە عالمە گەورەکانی کورد لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێن بێسەر و شوێنی ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەو هەمدەمی غەمخوار و نەدیمی منە یارە ئەو مەحرەمی ئەسرار و قەدیمی منە یارە ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یارە کەوتۆتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من مەجنونی دووگی سووی چ لەیلایەکە ئاخۆ یا وامقی جادووی چ ئەزرایەکە ئاخۆ دێوانی ئاهووی چ سەحرایەکە ئاخۆ کام چێرە پەریدیوە کە ترساوە دڵی من ئەتلێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی ئەخلێتەوە گاهێ بە چرەی شەوقی جەماڵی نازانی ئەگەر چۆنە بەدەست دەردەوە حاڵی وەک پوش و پەڵاشێکە بەدەم باوە دڵی من لەو چۆل و بیابانە دەبێ یاوەری چێ یا بەم کەژ و چێوانەوە سەودا و سەری چێ بێ یا لەتلەت و ئەفکاری موژەی خەنجەری چێ بێ چۆن ماوە لە سەد لاوە کە کوژراوە دڵی من چۆن ماوە لە سەد لاوە کە کوژراوە دڵی من بێخود شاعیرێک بووە شێوەی شعری ئاینی و سۆفیستی لە هونەری شعری چەرخی نالی و حەریق و مەحوی وەرگرتووە زۆریش زاڵ بووە بەسەر زمان و ئەدەبی فارسیدا و بە زەوقێکی بێپایان هۆنراوەکانی بێدڵ و مەسنەوی مۆتاڵا کردووە زۆر دۆستی شاعری بەناوبانگ زێوەر و ڕەفیق حیلمی شێخ نووری بابە عەلی شێخ مستەفا شێخ مستەفای تەکێ شێخ معرفی تەکێ و هەروەها کۆمەڵێ لەو کەسانێ ئەو زەمانە کە شێعریانە خۆنەوانێ
و مراسلاتێکی زۆری هەیە لەگەڵ مەلا عارف ئەو مەلا گەورەی مەلا عارفی چنیان و لەگەڵ مەلاکانی هەولێر و لەگەڵ مەلاکانی کەرکووک هەموو کایە شعریەکانی بەکار چووە ینی بەکارهێناوە لە هەموو کایە شعریەکانە ئەسپی تاوداوە بەڵام ئەوەی کە زاڵ بووە بەسەر ئەوە سیمای شعری بێخود جاکاتەوە لە شاعرانی سەردەمی و هاوچەرخی خۆی مەسلەی پیاهەڵدانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خۆی بە حەسانی کورد ناو بردووە حەسانی کورد خۆی ڕووەکاتەڵێ هەر وەک مناڵە کوردێ کە دوور بێ لە باوکی دەگریم بەرەو مەدینە و هەر باوە باومە شیعرە فارسیەکانیشی لە ئاستێکی بەرزان جا من ئەمێ ئەوە بڵێم ئێمە لە دوای مەحوی چەند شاعرێکی گەورەمان هەیە دوای حەزرەتی مەحوی کە بە هەمان ڕچە و ڕێبازە ڕۆشتون و سەبکی هیندی ڕەنگی یاوەتەوە لە شعرەکانیانە لە سەروی هەمویانەوە بێخودە شێخ بابە ڕەسووڵی بێدنیە حەمدی ساحب قەرانیش تا ئەندازەیەک متەئسیرە بەو مەدرسەیە بەڵام ئەو لایەنە نەتەوایەتی و حیکەمی و فەلسەفیەکان زاڵە بەسەریە ئەمان لایەنە ئاینیەکەی لایەنە ئاینیەکە وەکوڵێ غالیبە بەسەر شێعری بێخودە پەیوەندی ڕوحی مامۆستا بێخود کە دیارە ناوبانگی پیرحەسەنی بووە بەڵام دوێژ تەخەلوسی بێخودی بۆ خۆی داناوە لەگەڵ زاتی پاچی حەزرەتی ڕەسوول سڵاو و درودی خودای لەسەر بێ تا ڕادەیەک بووە کە لە دوو بەیتدا بۆ ئێشی چاوی خۆی بە عنوانی شەفاعەت داوا لە زاتی حەزرەتی ڕەسوولەکە کە شەفاعەتی بکە و چاوێشەیوی داوا بکە لە حەزرەتی پەروەردگار کە چاچی بکاتەوە جا بە فارسیە من هەم فارسەکەی دەخێنمەوە هەم ماناکەی یا رسول الله چه باشد باب مهرت وا شود یا رسول الله چه باشد باب مهرت وا شود روشنی در کلبه احزان ما پیدا شود دیده یعقوب شد روشن به بویی چون رواست باغبان روزه نعت تو نابینا شود که یا رسول الله چه دەبێ کە دەرگای مهرت بەڕووی منی ڕەبەنیشدا بکرێتەوە و ڕۆشنی لە ماڵی پڕ لە حوزن و ناڕەحەتی مندا پەیدا بێ و چاوی یعقوب ڕۆشن بوو بە بۆنی لیباسی حەزرەتی یوسف جا چ دەبێ کە باغەبانی ڕەوزە و باغی نەعت و ستایشی تۆش لێرەدا بینابێتەوە و بینایی خۆی وەدەست بێنێ دیارە بۆ خۆی ئێعترافی بەوەی کردووەکە باغەبانی ڕەوزەی نەعتی ڕەسوول الله کەوە ئێعترافنامەی ویە بێخود لە دنیای ئەدەبی کلاسیکیدا ڕووداوێکی موتڵەقە زیاتر جانی و معنەویە لەوەی مادی بێ بێخود قوتابخانەیەکی ئەوتۆی بۆ شیعری کوردی داناوە لە هونەری شیعری ئاینی و نیشتیمانی دەستێکی باڵای بووە لە بڵاوکردنەوەی خوێندەواری و ڕۆشنبیری و یەکێتی لە ناونەتەوەی گەلی کووردا و لە دژی دواکەوتن و هەژاری و نەخۆشی وەستاوەتەوە بێخۆت لەبەرەوەی مەلا چاک بووە مەلایەکی چاک بووە زۆر ڕووناکبیر بووە سیرێکن لە شعرەکانیا ئاوری لە زۆر ئاەتی قورئان ناوەتەوە زۆر جار ئەحادیث حەدیثی پێغەمبەر ئیشاراتی پیاوە کە پێڵێن فەنی ئیقتیباز لە بەلاغا و زۆر جار ئیشاراتی کردو بۆ زاراوەکانی نەحو و مەنتیق و فەلسەفە و ئەمانە ئەمەش هەمووی بەڵگەیەوەیە کە مەلایەکی چاک بووە و لەو بوارانە شارەزا بووە و زۆر جار ئیشاراتی تەریخیەوە ئەوەش معنەی بەڵگەی شارەزابوونە لە تاریخە زۆر جار ئیشاراتی بۆ شعری شاعرەکانی وەکو سەعدی و حافظ و بێدڵ و ئەمانەیەوە ئەمەش بێگومان هەر بەڵگەی ئەوەیە کە شارەزاییەکی زۆری هەبووە لە ئەدەبی فارسیە واتە لە پشت شاعریەتی بێخودەوە پاشخانێکی ڕووناکبیری ئاینی و
ئەدەبی و فەلسەفی و نەحوی گەورە هەبووە کە زۆر جار ئیشاراتی یاوە ئەمە لە فەنی بەلاغا فەنی ئیقتیباسی پێڵێن کە زیاتر وەریەگرێەوە هێنێتەوە بیا خۆت بابەتێکی کەی هەیە لە شعری کلاسیکیە عەرب پێ دەڵێن ئیخوانیات. ئیخوانیات چێ کە نامەیە بۆ خەڵق ناردن، نامە ئەنێرێ بۆ خەڵک بە شعر، ئەجا شینە لەدایکبوونە. ئەوە ڕێبازی گرتووە کە ڕێبازی شاعرانی کۆنمانە کە شعرەڵێ ئەینێرێ بۆ ڕەفیقەکانی. من زۆر نمونەم لایە فڵان کەس قەسیدەیەکی وتۆ لە شاعرە کۆنەکان ئەینێرێ بۆ شاعرانی تر بزانە ڕات چیە لە بارانبەری وەگەر پێشی باشە تەخمیسیکە بیکە پێنج خشتەیە. ئەمە کۆمەڵێک کاغەزە کە نردوتی بۆ شاعران و نووسەرانی ئەو سەردەمەی خۆی. بێخود دواوێزگەی شاعیرانی کلاسیکە لەو بوارەشدا کەم لە هاوتەمەنەکانی توانیویانە بگەنە لووتکەی فەنابوونی شعری کلاسیکی. یەکێک لە خەسڵەتەکانی بێخود لە شعری کلاسیکیدا تا مردن کەمی نەهێنا، واتە بەو نەزمەی یەکەم جار شعری چڕی دوا ساڵەکانی تەمەنیشی هەروە بوو دانەکەوت. من ئێستاش هەر زۆر باش بە فکرمە جارێکیان ڕەفیق حیلمی، مامۆستا زێوەر، مەلا ئەسعەی مەحوی، شێخ مارەف، شێخ نووری، شێخ بابە عەلی لەگەڵ کۆمەڵێ مەلای تر مەلا ڕەحیم زۆر دانیشت بوون. حەمە ساڵح بارانەی وت. ئەو وەختە مەلا ئەسعەد شعرێکی هێڵێ وەک قومری سەرباڵم شینە. ئەو شیعرە مەلا ئەحمەد یای بە حەمەی بە کاکە حەمەی بەکرد خوا عەفویکە ئەو بۆی دانا، یعنی ئاوازەکەی بۆ دانا. بێخۆت شاعری مناسبەت بووە. شاعری مناسبات ئەو شاعرەیە کە لە مناسباتە شعرەڵێ یا داوای لە یەکەن بێڵێ بێگومانە بێ ئەو شاعرەکە بێ بە شاعری مناسبەت شاعرێکی زۆر بەتوانا بێ، زۆر لێ هاتوو بێ و وەستای شعر بێت. مەسە بۆ نمونە مناسبەتەکان، مناسبەتی خۆشی، ناخۆشی، شیون، سەفەرکردن و بڵێن ژنهێنان، مردن، ئەمانە هەموو مناسباتن. ئەمە بەڵگەی وەستایەتیە لە شێعرا و بەڵگەی توانایە، هەرچەنە لە هەندێ مەدارسی نەقدیە قوتابخانە ڕەخنەیەکان زۆر ئێحتیمام نایەن بە شاعری مناسبات. بێخود مرۆڤێکی ڕەوشت بەرز و دڵپاک و قسەزان و سەخی تەبیعەت و مێهرەبان بووە. مەلا مەحموود ئارەزوویەکی تەواوی بووە لە زانست و ئەدەب. هۆنراوەکانی دەربارەی مەدحی پێغەمبەری مەزن درودی خوای لێبێ نووسیوە و زۆر غەزەلی جوان و دڵداری وێنا کردووە لە تابلۆی کچە کوردێکدا و پەروەردەیەکی ئاینی و سۆفیزمی بەسەردا کێشاوە. غەزەلەکانی بێخۆت لە شێوەی گشتیدا دوو جۆرن: غەزەلی سۆفێتی کە ئەمە لە دەروونێکی پاکەوە هەڵەقوڵێ، غەزەلی جوانی و دڵاری و کۆمەڵایەتی زۆر لە ناو هۆنراوەکانیدا بەدی دەکرێت. ئەیشۆدەی هەیە. ئەیشۆدە چیە؟ ئەیشۆدە مەخلوق زەنوورە خۆدا. ئەرزم کرد یەکێک لە تایبەتمەندیەکانی شێعری مامۆستا بێخود نەعتە
نعتی حەزرەتی ڕەسوول سڵاو و درودی خودای لەسەر بێ کە بەشێکی زۆر لە شێعرە فارسیەکانی دیوانەکەی اختصاص دراوە بە نعتی حەزرەتی ڕەسوول بە فارسی کە 28 حرفی ئەلف بە لە ئەلف ڕادست پێ دەکا بە ئەلف ختم دەبێ یعنی مەسەن کە جاهێناویتی ڕقابەتی کردو لەگەڵ شێخ معروفی نۆدەهی کە پێکەوە لەکن ئیبن الحاجیان دەرس خوێندۆ هەم شێخ معروفی نۆدەهی ئەیشۆدەی هەیە 28 دانە غەزەل هەر بەو شێوەیە هەم مامۆستا بێخود ئەو ئەیشۆدەیی هەیە کە بە فارسیە 28 غەزەلە لە کۆتایی دیوانەکەیدا کە محەممەدی مەلاکەریم ئەو دیوانەی کۆ کردوتەوە و هندێکی بەرحاڵ پێشەشی لەسەر نووسیوە لەوێدا ئەیشۆدەی دیسانداناوە کە بۆ نمونە ئەمن دەتوانم بڵم یەک دوو بەیتو بۆ بخێنمەوە کە بینەران ئاشنا بن لەسەر وەزنی مفتعل فاعل بەحری سەریئی مەتویی منحور یا مەجدور دەڵێ ئەیشۆدێ در پرتو حق از لقا بەڵام شێخ معروفی نۆدەهی دەڵێ ای شده مخلوق ز نور خدا ئەوە دەڵێ ای شده در پرتو حق از لقا وجهك في الداج كشمس الضحى انجمن دین ز تو دارد فروغ شمع شریعت ز تو گیرد ضیا دیتوتە بە ئەلف شروع دەبێ بە ئەلفیش ختم دەبێ کە دێتە سەر حرفی بێ دەڵێ بیرۆ خەتین خەستن نەداورەت شەکیب دیتت بەبێ شروع بوو بەبێ ختم بوو ینی حرفی ڕەویەکەی بیرۆ خەتین خەستن نەداورەت شەکیب دەردێ مەرا نیست بجز تۆ تەبیب لە حرفی تێدا توربەتی تۆ قبلەی ئەهل دوعاست ڕۆزەی تۆ مەعبەدەی ئەنبیاست قوتابخانەیەکی کلاسیکی گەورەی شعری کوردیمان هەیە کە لە بابەتایرەوە بۆ مەلای زیری و ئەحمەدی خانی و بۆ سەر نالی و سالم و کوردی و تەنانەت مەولەویش هەرچەند مەولەوی کۆمەڵی ڕەگەزی ڕۆمانتیکی هەیە ئەمانە هەموو شاعری کلاسیکین و دوا ڕەچەڵەکی شعری کلاسیکی ئەتوانین بڵێ لە سەدەی بیستەمە حەمدی و بێخود و تا عەلی کەمال باپیر بوون مەسەلەن لەناو عورفی کوردەواریە مەشهورە کە مەلا زۆر حەزی لە خواردنە بێخودات و ئەمەی تەوزیف کردووەڵێ بە ڕەفیقەکانی ئەڵێ ئێوە عیلم و فیلمەسەل بەندەش مەلا بێ ئیختیار خوا منی بۆ خوانی وەسڵی ئێوە نەوسن کردووە یعنی ئەو چەمکانەی هێناوە بە شێوەیەکی جوان بەکاری هێناوە و مەعنا مەبەستەکانی خۆی پێدەربڕیەوە نمونەیەکی تر کە بۆ شعری بێخود بەکاری بێنین ئەم شیعرە کە یەکێکە لە شیعرە بەرزەکانی ئێمە لە هینا لە عورفی کوردەواری و عورفی عامەی خەڵکە عەرەخۆ سیفەتێکی هین نییە زۆر مەمدوح و ئەوە نییە بەڵام سەیری کە بێخود ئەمەی چی لێ کردووە هەڵێ دەسم ناگاتە شوشەی گردنی میناوی ئەی ساقی دەمم ناگاتە چاوی ئەی عەرق خۆرینە فنجانێ گەهێ زاماری تێغی ناز و غەمزەم چارێ ئەی جەڕاح گەهێ بیماری چاوم ئەی ڕئیسی سیحە دەرمانێ ڕئیسی سیحە هیچ شاعرێک نەهاتووە بەکاری بێنێ هەرگەکە لەو چەمکانەی کە ئەسڵەن دوورە لە محتوای شعریەوە بەڵام ئەم هاتووە خۆشەویستەکەی خۆی کرۆ بە ڕئیسی سیحە ئەڵێ بیماری چاوم چاوەکە چاو کاتێ جوانە لە ئەدەبیاتی عیرفانیە نسبەتێک خەواڵوو بێ و نسبەتێکیش بیمار بێڵێن چاوی بیمارە یعنی بەم لەولا بکەوێ و جۆرێ لە ناز و غەمزەی تیابێ ئەڵێ من بەو چاوە بیمارە خۆشم بیمار کەوتوم کەواتە ئەی خۆشەویستەکەم کە تۆ بێ بە ڕئیسی سیحەی من دەرمانێکم بەرێ و دەرمانێکم فریاخ چی بکەم چی بڵێم بۆ دڵەکەم کاریە دەردم چی بکەم چی بڵێم بۆ دڵەکەم کاریە دەردم شاهدی
چارەی زەردم شاهیدی منن مویسپی و چارەی زەردم خۆڕایی نییە ناڵەی گەرم و دەمی سەردم هەڵبەت بە بەڵایەکەوە ئاڵاوە دڵی من ناکرێ باسیەوە نەکرێت کە بێخود شعری نیشتیمانی هەبووە شعری وەتەنی هەبووە عەبدوڕەحمان موفتی باسی شعری دلاوەرانی کردووە شعری دلاوەران ئۆپەرێتێکە سەیکەیانی مەلایەک دانیشتۆ لە مزگەوتە بەڵام ئۆپەرێت بۆڵێ بۆ ئۆپەرێتەکە باسی سیاسە دەکا باسی چەوسانەوەی کورد دەکا باسی پێشمەرگە ئاکات ئۆپەرێتەکە 6 دەنگە 6 دەنگ شعر دەڵێن ئەو کردوتی بە شعر باوەک دایک مناڵەکان اینجا ئافرەت بە مناڵەکەیەوە لەگەڵ کچ لەگەڵ چەک بەدەستەکان کە پێشمەرگەن ئەمە مەلایەک لەو سەردەما هەستێ ئەمە بکە ئەمە بەڵگەی نیشتیمان پەروەرەتیە بەڕاستی و بەڕاستی ئەوەش کە دەرێخە بێخود لە ناو خێزانەکەی خۆی و دەوروبەری خێزانەکەی و کەس و کارەکەی هەمویان لە جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی خوازی کووردا ڕۆلی کاریگەریان هەبووە و هاوبەشیان کردو ئەمە بەڵگەی ئەوەیە کە بێخود لەو ئەجواءە ژیاوە و ئەو ئەجوایی ئەویش کە تیا ژیاوە ئەجوایی تێکۆشانی نەتەوەیی بووە دروستبوونی حیزبی هیوا بووە و ئەم شتانە بووە لەبەرەوە ئەو تەفاعولی کردووە لەگەڵ ئەو واقعە ئەوانەی کە فارسی باش دەزانن ئەڵێن لە ناو شاعرانی کووردا بێخود لە شعری فارسی وتنا لە ڕیزی پێشەوەیە ناڵم هەمانە زۆر فارسیان وتووە چونکە بۆ بە عادە دەبێت شعری بە کوردی و بە فارسی و بە عەرەبی هەبێ و تورکیش لەوە دوا چوە سەر نالی ناڵێ فارس و کورد و عەرەب هەرسێن بە دەفتەر گرتووە حاکمی سێ مڵکە ئەمڕۆ نالی دیوانی هەیە یعنی بەو سێ زمانە بێ شعر بڵێ ئەنجا شاعرە ئەگەر نەیوتوێ بە فارسی بە تورکی بە عەرەبی بە شاعر نازان لێ بێ خود خۆی فارسی زانێکی باش بووە شعرە فارسیەکانی لەو پلانان کە زەوقی شعریان لێوەرگیرێ لای من ئەوەی لە فارسی بزانم شێخ ڕەزا شعری فارسی زۆر جوانی هەیە بێخود شعری جوانی فارسی هەیە دەکرێت بڵین لە زمانی فارسیشدا بە ئەندازەی زمانی کوردی شارەزایە ئەوە تایبەتمەندێکی زۆر سەیرە کە لە شعردا یعنی تۆ بتوانی زمانێک کە زمانی دایکی خۆت نەبێ بتوانی بە ئەندازەی شاعرێکی فارس لێ شارەزابی و شعری پێ بڵێ چون ئینسان ناتوانێت بە هەموو زمانێک شعر بڵێ مەگەر شارەزایەکی تەواوی لەسەر هەبێ جا بۆ دەربڕینی دەرونی هەستی دەرونی خۆی کەڵکی زۆر لێوەرگرت و ئەڵبەتە شعری مولەمەعی عربیشی هەیە عربی کوردی عربی فارسی لە زمانی فارسیدا ئێمە ڕوباعیاتی ئەبوو سەعیدی ئەبوولخەیرمان هەیە یەکێک لە عارفانی سەدەی پێنجەمی کۆچی مانگی کە مامۆستا بێخود تەخمیسی لەسەر ئەو ڕوباعیاتە کردووە بۆ وێنە نمونێک و بۆ دەخێنمەوە ئەوڵی ئەبوو سەعیدی ئەبوولخەیر دەخێنمەوە جا دوایەکانێ پێنج خشتێکی کە مامۆستا بێخود ئەو کارێک کردو لەسەری یارا تو مرا به یار دمساز رسان آوازه دردم به هم آواز رسان آن کس که من از فراق او غمگینم او را به من و مرا به او باز رسان مامۆستا بێخود دەڵێ یارب به وصال دلبرم باز رسان تیهوی مرا به دست شهباز رسان این تشنه دهن به چشمه ای باز رسان یارب تو مرا به یار دمساز رسان آوازه دردم به هم آواز رسان
بە خەندەی زۆری من دێوانە ئەگری بە گریانی کەمم فەرزانە ئەگری بە تاریکی دەروونم گەر بزانی هەتا ڕۆژ وەک چرا پەروانە ئەگری لە بێشیری ویساڵی یارە شەو دڵ لە بێشکەی سینەدا تیفڵانە ئەگری دوودیدەی نێرگسینی پڕ لە لالەم لە دەوری لێوی ئەو چاو جوانە ئەگری لە نەشئەی پێکەنینی ساقی ئیمشەو لە بەزما پیری من مەستانە ئەگری شتێکت دیوە ئەی دڵ هەر لە مەجنون کە ڕێی ئەو بێسەر و سامانە ئەگری وەسیلەی گەینە شارت کێیە بێخود کە چەشنی هەڵقەبەر دەرگانە ئەگری ساڵی 1955 کۆچی دوایی کرد لە چلەمین ڕۆژیا لە هۆڵی ناوەندی سلەیمانی کە وەختە تاقەوەڵ بوو لە سلەیمانی هینێکی باشی بۆ کرا ماتەمێکی باشی بۆ کرا و ئەو شاعرانەی ئەو زەمانە کە مابوون هەموو شعریان بەوت بە شعری شێخ نووری شێخ ساڵحەوە کە مامۆستا هەردی خوێنەوە بە مامۆستا ڕەمزی مەلا مارفەوە بە ڕەحمەبەیی بابانەوە تا دوایی یەکێ لەو شاعرانە سەفۆت بوو مەلا مصباح حاجی مەلا ڕەسوڵ قەسیدەیەکی درێژی هەیە بۆ بێخود بەڵام دوو دێڕی هەروەکو نرخپێدانی بێخودە یا جێگەی بێخود دەستنیشانەکە لە شعری کوردیە ئەڵێ سەفۆ دەڵێ گەر بە فیردەوسی ئەکەن فارسەکان شانازی ئیمڕۆ من سەعدی و فیردەوسی کوردانم ڕۆ مەولەوی و کوردی و سالم وەکو حاجی و نالی مەحوی و مخلص و خاکی وەکو عرفانم ڕۆ چۆن ئەجەل بردی بە مفتی بنەماڵەی ئیفتا مفتیانی وەتەن و ئۆڵکەی بابانم ڕۆ دڵم بۆ زولف و ڕووی جانانە ئەگری مناڵە و بۆ گوڵ و ڕەیحانە ئەگری چرا ئێمشەو کەوا فرمێسک ئەڕێژێ ئەڵێی هەر بۆ منی پەروانە ئەگری ئەکا شاباشی چێ دەریایی دیدەم کە چەشنی گەوهەری یەکدانە ئەگری چییە پیری دڵم شەو وەک عەرەق خۆر لە کونجی تەکیە بۆ مەیخانە ئەگری شەوێ بێ زولفی ئەو مەهپارە تا ڕۆژ دڵم بۆ سینە چاوکی شانە ئەگری دڵم بۆ زولف و ڕێی جانانە ئەگری مناڵە بۆ گوڵ و ڕەیحانە ئەگری چرام شەو کەوا فرمێسکە ڕێژێ ئەڵێی هەر بۆ منی پەروانە ئەگری ئەڵێی هەر بۆ منی پەروانە ئەگری بێخود دوای تەمەنێک خزمەت بێ پشودان بێ دوورکەوتنەوە لە قەسەبەی شاعران بێدابڕان لە کار و چوونە خەڵوەت ئەم دڵە گەورەی ئاگردانی وشەی کوردی ئەم قەڵەمە بەبڕشتە ساعسەی دوانیوەڕۆی ڕۆژی 25 ئابی ساڵی 1955 سەدەی ڕابردوو کە مفتی شاری سلێمانی بوو ماڵاوایی لە هۆگران و هاوڕێیان و مندوانی ڕێگەی سەربەستی و ئازادی کرد و هەر لە شاری سلێمانی بە خاچی دایک ئەسپەر دەکرا. برسي